تەوەری دومی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەرداوامین باز لە دەستدانی هاوسەنگی دەکەین خۆی ئەمە چییە کە تاکێک دووچاری دەبێتەوە لە هەمان کاتدا تا چەند پەیوەندی بە گوێی ناوەڕاستی ئەو تاکەوە هەیە بەگشتی هۆکارەکان چین نیشانەکان چین پاشان دێنە سەر بابەتی چارەسەرەکە ئەمە گفتوگۆیان بابەتانە دەکەین کە دکتۆر شێرکۆ سعید پرۆفیسۆری یاریدەدەر لە نەخۆشیەکانی گوێ و گێژبوون بشێکی ڕاستەخۆ لە سوودە ئامادەی وردەکاری ئەم بابەتەمان بۆ دەگوازێتەوە. بەنی باش دکتۆر بەخێر بێ. بەخێراتی سپاس بۆی لەگەڵمانی. زۆر سپاس. دکتۆر ئەمە باز لە دەستدانی هاوسەنگی دەکەین. منەمە سەرتا بزانین لە دەستدانی هاوسەنگی چه پەیوەندیەکی ڕاستەخۆی بە گوێی ئەو تاکەوە هەیە؟ بەڵێ طبعاً ئەگەر ئێمە بکۆڵینەوە لە مانای وشەی هاوسەنگی یەکێکە لەو سیفەتانەی گیانەوەر بەعام، یعنی هەم با بڵین گیانەوەر هەم مرۆڤ. تۆ گەر دیقەت بی بۆ نمونە بزنێک ئەتوانێ بەسەر شاخێکا بڕوا لەسەر لێوارێکی زۆ باریک و هاوسەنگی خۆی ڕاگرێ چەقی قورسایی ئەخاتە ناوەڕاستەوە بۆ ئەوەی نەکەوێ. بەڵام ئەگەر دیقەت بی گیانەوەرەکانی تر چوار پەل بەکارهێنن بۆ ڕاگررتنی هاوسەنگی. ئەوەی کە لێرە شانی باسە ئەوەیە کە مرۆڤ ئەتوانێت لەسەر دوو پێ هاوسنگی بە تەواوەتی خۆی ڕاگرێ و چەنەها حرەکەی بە قوتی بکات لەسەر دیواری باریک و پێچکردنەوە ڕاکردن بەبێ ئەوەی بکەوێت. چۆن ئەم هاوسەنگیە ڕائگیرێ ئەویش بۆیە کە دائیمەن چەقی قورسایی لە ئەو لەشی ئەو مرۆڤە بکرێتە ناوەڕاستەوە، یعنی قورسایەکان تەوزیع ببێ بە تەنها بە لایەکانە. خۆگەر قورسایی لەش هەمووی لە لایەکا بێ بەهۆی کێشی زەویەوە شخصەکە ئەکەوێ. ئەمە خاڵی یەکەم کەواتە ڕاگررتنی هێشتنەوەی چەقی قورسایی هەمیشە لە ناوەڕاستە یەکێکە لەو هۆکارانەی کە مرۆڤ دەتوانێت هاوسەنگی خۆی پێڕاگرێ. یەکێکی تر لەو شتانەی کە پێویستەکە تۆ هەد بێ بۆی کە هاوسەنگی ڕاگری ئەویشەوەیە کە دەبێت دایمەن وێنەیەکی ڕوون بچێ بەرەو مێشک، حتا ئەگەر تۆ حرەکەش بکەیت. یعنی چاو ینی سیستمی هاوسەنگی پێویستی بەوەیە وێنەی ڕوونی هەبێ. ئەگەر من وێنەکەی بەرامبەرم ینی با بڵێن ئینڤایرۆنمنت ئەو هینەی کە لە دەوروبەرمە وێنەکەی لێڵ بێ ڕاگررتنی هاوسەنگیم کەمترە بێتەوە. ئەمە دوو. سێم ئەبێت مرۆڤ وەزعی خۆی لەگەڵ سپەیسا بزانێ ینی چی. ئایا تۆ شوێنەکە و بەرزە نزمە هەتا مقارنەی جیسمی تۆ بە کێشی زەوی. یعنی تۆ ئێستا ئێمە هەریچێک لەسەر ئەم کورسیانە دانیشتوین هەستەکەین لەشمان قورسە لەسەر کورسیەکە، کەواتە ئێمە خۆمان خوێندنەوەی گراڤیتیەکەین. جیسمی ئێمە و قودرەتەی هەیە. ئایا ئێمە بۆ نمونە لە کەناری بەحرێکین یا لەسەر تارێکین کە زەختیا زۆر کەمە یاخود لەسەر شاخێکی زۆر بەرزین. بۆیە ئەم سێشتەوا لێەکە کە تۆ هاوسەنگی ڕاگری. یعنی چی؟ یەکەم ئەبێت تۆ شوێنی خۆ بزانی لە جیسم بتوانێت شوێنی خۆی بخوێنێتەوە لە سپەیسا بەهۆی کێشی زەوی و بزانێ کێشی زەوی کەمە یا زۆرە. دووەم وێنەیەکی ڕوون. سێم هێشتنەوەی چەقی قورسایی بەهۆی ماسوولکەکانەوە. کەواتە ئێمە سێ سیستممان پێویستە بۆ ئەوەی بتوانین هاوسەنگی ڕاگرین. ئەویش گوێیە کە شوێنی سەر و لەشە خوێنێتەوە لە گراڤیتیا، چاوە کە وێنەیەکی ڕۆشن بنێرێ، لە شیشە کە بتوانێت چەقی هاوسەنگی ڕاگرێ. ئەگەر هەرێکێک لەم سێدانەیە کە معلوماتەکانە نێرن کرۆکی ئەم معلوماتانە ئەچێتە جۆوە. کەواتە گوێ کرۆکی ڕاگررتنی هاوسەنگیە گوێی ناوە. ئەڵبەتە گوێ دوو ئیشە، یەکێکیان بیستنەیەکیان ڕاگررتنی هاوسەنگیە. کرۆکی هێشتنەوەی هاوسەنگی لە لەشی مرۆڤ گوێی ناوەیە. ئەمە طبعاً بینەوە سەر مەسەلەی چ کاتێک ئێمە پێویستمان بەم کارە هەیە. هاوسەنگی کاتێ ئیشەکە کە حرەکە لە لەشە هەبێ. بۆ نمونە ئێستا کە تۆ پاڵکەوتووی قەی ناکات تۆنی ماسوولکەکان کەم و زیاد گۆڕێ بە جۆری پاڵکەوتنی تۆ لەگەڵ گراڤیتیا. بەڵام کارەکانی کەمە. بەس کاتێک کە مرۆڤەکە هەڵەسێتە سەر پێ ئیتر سیستمی هاوسەنگیەکەوێتەکان. کاتی حرەکاتی زۆر دقیقەکە ڕائەکە پێچەکاتەوە بە سرعاتە ڕوا سیستمی هاوسەنگی لەو پڕی ئاکتیڤیتیایە لەو پڕی نیشاڵتەیە. ئێمە کاتێک سیستمی هاوسەنگیمانیشەکە کە حرەکەمان هەبێ. بۆیە هەر شخصێک حرەکەی کەم بوو سیستمی هاوسەنگیشی تەمەڵە بێ. باشە کاتە با بڵین ئەو هۆکارانە چین یاخود ئەو فاکتەرانە چین کە هاوسەنگی لە لەشمان تێک دەدا بەهۆی گوێچکەی ئێمەوە. بەڵێ ئەمە دوو هۆکارە. هۆکارێکی ئەوەیە کە وەکو وتمان شخصێک هیچ نەکە هیچ حرەکە نەکە تەمەڵە ئەکتیڤیتی زۆر کەمە
لە ڕۆژێکا 10 دقه 5 دقه ڕاتە مەتبەخ ویێتەوە دوایی دانیشە بە دیار تەلەڤیزیۆنەوە یا پاڵەکە یا خوێنێت یا سەیری کۆمپیوتەرەکە یعنی حرەکەی جسمی ئەکتیڤیتی جسمی کەمە بێتەوە ئەمێتە هۆی تەمەڵبوونی سیستمەکە ئەمە کەواتە علاقی بە نەخۆشیەوە نیە بەس دەبێت بەهۆی نەخۆشی بە حکمی خراپ بەکارێنانی سیستمەکەەوە حاڵەتی دومەوەی کە سیستمەکان خۆی تووشی نەخۆشی ببن یعنی بۆ نمونە ئێمە وتمان گوێ کرۆکی ڕاگررتنی هاوسنگی لە لەشی مرۆڤ بەڵام ئەگەر گوێ خۆی تووشی نەخۆشی ببێ کارەکانیشی تێکەچێ کەواتە گوێی ناوە کۆمەڵی نەخۆشی تیا دروست دەبێت کە ئەبێتە هۆی لە دەستدانی سیستمی هاوسنگی دکتۆر تۆ ئاماژە بۆ کردگوێی ناوە تووشی کۆمەڵێک نەخۆشی دەبێت کە هاوسنگەکەی تێگا نەخۆشیەکان چین بە دیاریکراوی ینی لە چۆ هۆکارێکم نەخۆشیانی دووچار دەبێت دوا دەکات کە تاکێک هاوسنگەکەی تێکچە 5 نەخۆشی زۆر باو هەیە ئەلبەتە نەخۆشی زۆرە لە گوێچکەینەوەە بەس 5 نەخۆشی زۆر باو هەیە کە دەبنە هۆی لە تێکچوونی کارەکانی گوێچکەینەوە یشێک لەوانە لە گوێینەوە کریستاڵی بچووک هەیە ئیشێم کریستاڵانە بریتیە لە خوێندنەوەی کێشی زەوی بۆ نمونە گەر تۆ لە مەسادێکای سەرەکەوی مجموعەیە کریستاڵ هەیە لە کاتی سەرکەوتنا دابەزن بەهۆی گراڤیتیەوە یاخود کە مەسادەکە بە سەریعی دابەزێ کریستاڵەکان بەرەزە بنەوە کاتێک تۆ لە قیتارێکای بە سەریعی ڕووی کریستاڵەکانیان بەرەو دواوە کاتێکە مەسەلەن تۆ دانیشتوی قیتارەکە بە عکسەوە بڕات کریستاڵەکان چن بە پێشەوە ئەم کریستاڵانە لەسەر جێڵێکن هەمووی پێکەون لەگەڵ گۆرانکاری کێشی زەویە ئەوش حرەکاکە بەڵام هەمووی پێکەوە حرەکاکە نەخۆشیەک هەیە پێوترێت جوڵەی نائاسایی کریستاڵی گوێ کاتێک مجموعەی لەم کریستاڵانە لەو مادە جێڵە جیابنەوەێنە ناو شلی ناوگوێناوە ئەو وەختە حرەکەیکی غێر ئەتیادیە بێ غێر مەزبوطە بێ لەگەڵ حرەکە بۆ نمونە تۆ لە کاتی چوونە پێشەوەیە ئەو لەوانەیە لەگەڵ تا بێتە پێشە یاخود بە پێچەوانەوە کاتە گۆڕانکارێکی غێر ئەتیادی لە جوڵەی کریستاڵا بێ دەبێتە هۆی بزواندنێکی خراپ یان بزواندنێکی نەخۆشانە بۆ هەستە دەمارەکانی گوێی ناوە دەبێتە هۆی سوەرسوڕان جێژمون بۆ نموناڵە دکتۆر کاتێککە من سەر بەرزەکەمەوە دنیا ئاسوڕێتەوە لە بەرچام یاخود دەمێ قەیتانی قۆنەرەکانم ببەستم دنیا ئاسوڕێتەوە لە بەرچام یاخود دەڵێ کاتێ لەسەر جێگە پاڵکەوتوم لە لای چەپم ئەمێ بکەمە لای ڕاست دنیا ئاسوڕێتەوە لە بەرچاوم ئەمە یەکێکە لە نەخۆشە باوەکان نەخۆشی ترمان هەیە بۆ نمونەوەکو نەخۆشی شەقیقی هاوسەنگی ئەیش بریتە لە بەرزی و نزمی لە کارەبایی پەردەکانی مێشکە پەردەی مێشک سێ پەردەیە دەوری مێشکی داوە گوێچکەی ناوەشە لە کەلەی سەرایە ئەو پەردانە چۆن دەوری مێشیان ناوە دەوری گوێچکەی ناویشانەوە کاتی کە ئەم کارەبایی ئەم پەردانە بەرزی و نزمیەکە دەبێتە هۆی دروستبوونی چەندەها سکاڵا و نیشانە لە نەخۆشیەکە کە پێوتری نەخۆشی شەقیقی هاوسەنگی بێزگە لە سەرێشە شخصەکە بە دەنگی زعاجە بێ بە بۆنی زعاجە بێ بە ڕۆشنایی زعاجە بێ جاری وایە هەندێشت تیشکوشت دیێتە بەرچاوی بە تایبەتی لە ئافرەتا زۆرم نەخۆشە کاتێک کە سوڕی ماگانە بەهۆی بەرزی و نزمی هۆرمۆناتی لەشی ئافرەتەکەەوە دەبێتە هۆی زیاتر بەرزبوونەوە و نزمبوونەوە لە کارەبایی پەردەکانی مێشکە ئەمە نەخۆشیکی تری باوە ئێستا باوە لە مجتەمع لەبەرەوەی بەهۆی تەتەوەری تەکنۆلۆژیا و گۆڕانکاری لە ستایلی خەو خواردنە بۆ نمونە ئەگەر تۆ خەوێکی سەحی بخەوی مەفروزە تۆ زوو بچیتە جێگاوە بانیانیش زوو ئەسی لە خەو بەس ئێستا خەڵک ستایلی خەوی گۆڕاوە هەندێک کەسێ لەوانەیە 3 شەو نانوێ 4 شەوە نوێ 5 شەوە نوێ دوای سعات 1 و 2 دوای نیوە ڕۆخەبەریە بێتەوە ئەمە گۆڕانکاریەکی ناسەحیە ناتەندروستە لە ستایلی خەوە یاخود خواردن لەشی مرۆڤ پێویستەکە ئازاتی برسێتی و ئازاتی تێربوون لە کاتێکی دیاریکراوە بەرەو مێشک بنێرێ شخصی وایە ئێستا لە جیاتیەوەی سێ ژەم خوا ژەمێکە خوا ژەم زۆرە پەڕێنێ یاخود کاتێکیش کە ژەمەکە خوا زۆرە خوا بۆیە ئەمەش ینی ستایلێکی ناتەندروستە لە خواردنیان زۆرە یعنی تۆ ئەبێت مەبەستی من لەوەیە ئەبێت تایمی کاتی خواردنی ژەمەکان دیاریکراوە بێ نەک تۆ مەسەلەن نانی بانی بخۆیت ئەگەر تۆ بەتەمای نانی نیوەڕۆپۆی نابێت سعات 4 ئێوارە بیخۆی ئەبێ لە کا سعات 1 بیخۆی ئەگەر ویست نانی ئێوارە بخۆی نابێت بچیت 12 شەو بچی سەلاجەکە بکەیتەوە بە کەیفی خۆت خواردن بخۆی بڵێ برسیمە کەواتە ڕاگررتنی دیاریکردنی کاتی ژەمەکان مهمە بۆ ئەوەی کە بەرزی و نزمی لە کارەبایی پەردەکانی مێشکە ڕوونە هەڵبەتە ئەم بەرزی و نزمیە کاتی ڕۆیە کە شخصەکە خۆی معلوماتی ئەو نەخۆشیی تیابێ ینی بۆ نمونە شەقیقەیەکێکە لەو نەخۆشانەی کە عێراقی بە جینەوە هەیە بۆ نمونە سەیرەکەی ئافرەتەکەی دەڵێ دکتۆر من خۆم شەقیقامێ خوشکە کشمێتی و دایکشمێتی بۆیە ئەمە نەخۆشیەکە عیلاقی بە جینەوە هەیە هەر شخصێک لایبڵەتی یاخود ئەو معلوماتە لە خوێنیا هەبێ گۆڕانکاری لە ستایلی خەو خواردنیا دەبێتەوەی دروستبوونی نیشانە و سکاڵاکان خۆ هەندێک هەیە شەو زۆر درەنگانوێ خواردنەکانی ڕێک و پێک نییە بەس تووشی ئەو نەخۆشیە نابێ بۆچی چکە معلوماتی ئەو نەخۆشیە
لەو عیلەیان نیە. لەو کەسانە زۆر باشە تۆر من ئەمێ بزانم تێکچوونی هاوسەنگی بەهۆی گوشکی ناوە دەکرێت تێکچوونێکی کاتی بێت یاخود هەمیشەی ئەمە پرسیارێکی جوانە طبعاً هەر کاتێک گۆڕانکاریەکان ئێمە دوو گۆڕانکاری هەیە لە طوبە گۆڕانکاریەک هەیە پێوترێت کتوپڕ گۆڕانکاریێکیش هەیە پێوترێت درێژخایەن هەموو گۆڕانکاریێکی کتوپڕ ئەگەر پوکانەوەی خانە هەستیارەکانی تیانە بێ یا شانەکانی تیانە بێ کاتیە یعنی شخصێک تووشی بۆ نمونە بابەن شێوەیەکی بەسیط باسکەین ئیلتیابی لەوزەتێن مناڵێک ئیلتیابی لەوزەتێنی تووشە بێ 5-6 ڕۆژ تاگرێت لەرزەگرێت قورجێشێ ئەنتیبایۆتیکی تی و جارێکی تر ئەگەڕێتەوە سەر نۆرماڵ ئەگەڕێتەوە ئەتیادی یعنی شانەکانی لەوزەتێن بە هیچ شێوێ تووشی نەخۆشی نەبوون لە دوای چاکبوونەوە دوای چاکبوون نەخۆشەکە نامێنێ هیچ گۆڕانکاریەکی درێژخان ڕووی نایە بەڵام هەر ئەم لەوزەتێنێت 10 جار و 15 جار و 20 جار توش بوو هێواش خانەکانی ناو لەوزەتێنەکە تووشی گۆڕانکارێکی ناتەندروستە بێ کە ناگەڕێتەوە ئەوە بێ بە درێژخان کەواتە هەر کاتێک گۆڕانکاریەکان کوت و پڕ بن و پوکانەوە یاخود گۆڕانکاری ڕوونەیە لە خانە هەستیار و شانەکانە ئەمە کاتیە وجارێکی تووشی نابێتەوە خۆ ئەگەر گۆڕانکاریەکە بوو بە گۆڕانکارێکی هەمیشەیی لە خانەکانە نەخۆشەکەش کاتی نابێ احتیمال ئێستا چاک بێ پاش 2 مانگی پاش 6 مانگی تر جارێک تر دروست بێتەوە حاڵەتە کاتەکان ئەکرێ ببن بە هەمیشەی بەڵێ ئەگەر بە شێوەیەکی ناتەندروست معالەجە بکرێ ئەگەر یاخود معالەجەکردنی نەکرێ یعنی تۆ کە نەخۆشیی کتۆپڕ تووشە بێ معالەجەیکی ئەگەر معالەجەی نەکەی احتیمالە جارێک دوان سیان 4 ڕووبە ئیتر بێ بە هەمیشەی باش دکتۆر تەمەن ینی زۆر لە هەنێک نەخۆشی هەیە باسی لەوە دەکرێت کە پەیوەندی ڕاستەخۆی بە تەمەنەوە هەیە ئەمان پەیوەندی بە تەمەنەوە هەیە بەڵێ لەبەر ئەوەی ڕاگررتنی سیستمی تەوازن عملێتێکی زۆر معقد و مایکرۆسکۆبیە بۆیە شانە هەستیار و خانە هەستیارەکان هەتا بڵی بچووکن هەتا بڵی مایکرۆسکۆبین هەر شتێکیش کە زۆر ورد بوو بە مروری زەمن عمر تەسیری تێکە قدرەتی ینی ئەوینەی نامێنێ ئەو خەلایەکان بە بەردەوامی ئیشەکەن ئەگەر خەلیەکە گەورە بێت تەحملی زەربەی بە قوتەکە بە مروری زەمن بەس کە خەلیەکان زۆر بچووکە بنەوە معقدە بن وردە بن تەمەن زۆر تەسیریان تێکە گوێی ناوە هەم بە بنسبەت بیستنەوە هەم بە نسبەت ڕاگررتنی هاوسەنگیەوە تەمەن زۆر تەسیری تێکە بچۆن ئەلبەتە ئێمە ینی ئەبێ بزانین تەمەن تەسیر لە هەموو شتێکەکە بە مروری زەمن خەلایەکان هەمیە پوکێنەوە بۆ نمونە سەیرەکەی زۆربەی ئەو کەسانی کە لەسەر و عمری 55 و 60 هێواشی هەستی بیستنیان کەمە بێتەوە هاوسەنگیش هەروەکو بیستن هەتا بەرەو تەمەن بڕۆی بەهۆی دوو بە کاریگەری دوو فاکتەرەوە کارەکانی باش نابێت یەکەمیان پوکانەوەی بە عیلاقی بە عمرەوەیە دووەم ئەو شخصانی کەونە تەمەنەوە هێواش حرەکەی جسمیان کەمە بێتەوە ئێمە ژووتمان کەمبوونەوە لە حرەکەی جسمە دەبێتە هۆی تەمەڵبوون لە سیستمی هاوسەنگیە کەواتە ئەو کەسانی کە ئەکەونە تەمەنەوە بە دوو هۆکار سیستمی هاوسەنگیان لە کارەکە یەکیشان ئەکتیڤیتیان کەمە بێتەوە یەکیشان خانایەکان ئەپوشێنەوە بەڵێ تەمەن کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بە نەخۆشیەکانی گوێچکەینەوە دکتۆر لە سەرەتای قسەکانتدا چەند هۆکارێکت وت کە هاوسەنگی لە لەشی تاکدا تێک دەدەنی کە لاوانە گوێ بوو دواتر نەگواستنەوەی وێنەیەکی ڕوونواتە وێنەیەکی تەڵخ ئەنجا ماسوولکەکانیش دیسانەوە ڕۆڵیان بینی من چۆن بزانم تێکچوونی هاوسەنگیەکەم گوێچکەمە نەک ماسوولکە و چاوم ئەمە پرسیارێکی مهمە طبعا تۆ کە ئەمانە بێت و زیاتر بێت و ئیشەکە بێت بە پرۆفێشناڵ یعنی دکتۆر کاتێکە نەخۆشە بینێ وەرگرتن و قسەکردن لەگەڵ یا زۆر مهمە پێوتری هیستری لە تووبا پێوتری هیستری عنی چی یی ئەڵێ بەخێر بێ نەخۆشەکە دانیشێ لەگەڵ دکتۆرەکە قسە و بۆکە تۆش یارمەتیەی کە قسەکان زیاتر ئیتیما ئەڵێ چۆنە چۆنیە چەند ڕۆژەوا لاتوە نیشانەی یەکەمە چۆن بوو ئەمە پێوتری هیستری چەند ساڵەوا لاتۆ کاتێک کە دروستە بێتەوە هۆکارەکان چێ هیستری زۆر مهمە هیستری لە تەشخیصکردن و ناسینی شێوازی نەخۆشی چۆنێتی نەخۆشەکە کە دروست بووە لە نەخۆشیەکانی گوێچکەینەوە زۆر مهمە وەکو عەمودی فەقەری وایە ئەمە یەک دوو جای فەحسێکی بزانی فەحس چۆنە مەسەلەن سەیری گوێیەکەی سەیری لوتێکی سەیری قورجێکی یەکێکی لە هەرە نیشانە مهمەکانی ناسینەوەی نەخۆشیەکانی گوێچکەینەوە چاوە سەیری حرەکەی چاویەکەی مەسەلەن تۆ بەرامبەر نەخۆشەکە ئەوەستی پەنجەیەک ڕاگری ئەڵێ
سەیری پەنجەم بکە تۆ سەیری چاوی نەخۆشەکەکەی دوای پەنج جوڵێنی بەم لایە ئەجاڵی تۆش لەگەڵ جوڵانی پەنجەمە چاو بجوڵێنە نەخۆشەکە چاو جوڵێن تۆ سەیری چاوێکی بزانی هەردوو چاوی بێکەوە جوڵێ ئایا حرەکەی غێر احتیاطی لە ناو چای دروست نەبووە بە هەموو دایرێکشنەکانە چاویشێکە لەو ئەو پەنجەرەیە کە تۆ لێوی تەماشاعەکەی شوێنی نەخۆشیەکە دۆزیتەوە نیشانان ئێمە دوشمانێ لە نەخۆشیە سکاڵا و نیشانە سکاڵایانی چی نەخۆشیێت ئەڵێت سەرمێشێ تۆ سەرێشە نابینی ئەو پێوتری سکاڵا ئەڵە دکتۆر مەسەلەن من دڵمە سووتێتەوە خۆ تۆ دڵسووتانەوەی نابینی ینی مەعیدەی بۆ من ئەو سکاڵایە سکاڵا نابیرێ نەخۆشەڵە گوێم زرنگەیە تۆ جۆ لە زرنگەکە نییە خۆی بۆ باسەکە ئەمە پێوتری سکاڵا سکاڵا نەخۆش باسیەکە دکتۆر نایبینێ بەس نیشانە نەخۆشەکە خۆی باسیەکە و تۆشی بینی یعنی بۆ نمونە ئەڵە دکتۆر من گوێچکەم خوێنی لێە سەیرێکی فعلەن گوێ خوێنی لێ هاتووە معنایە ئەوە پێوتری نیشانە لە نەخۆشیەکانی گوێچکەینەوە تاکە نیشانە بریتە لە حرەکەی چاو حرەکەیکی غێر احتیاطی تۆ کاتێک کە نەخۆشی سیر دەکا یاکە چاوە جوڵێنێ هەردوو چاوی پێکەوە حرەکەیکی نۆرمەڵ و سموث یعنی حرەکەیکی ڕێک و پێکەکە کاتی حرەکەی چاو تێکەچێ معنای ئەوەیە گوێچکەی ناوە تووشی نەخۆشی بووە بەهۆی شێوازی حرەکەی چاوەوە تۆ ئەزین لە شوێنێکە تووشی نەخۆشی بووە ئەو نەخۆشیش چییە؟ قسەکە تاواکە کەواتە ینی تۆ کە تۆ ئەڵی ئایا ئەمە عیلاقی بە نەخۆشی گوێچکەوەیە بە عیلاقی بە شوێنەکانی ترەوەیە بە دانیشتن و قسەکردن و نیشانەکان بدۆزیتەوە و دواییش تەبان پێویستە بە فەحسی مختبەری هەیە بەهۆی ئەمانەوە تۆ هێواش ئەگەیتە تەشخیصی نەخۆشیەکە ئایا عیلاقی بە قاچەوە هەیە ئایا عیلاقی بە جۆیە عیلاقی بەس بەرزبوونەوە نزمونەوەی زەختەوەیە خۆوانێ نەخۆشی هەیە نەخۆشی دڵە ئەبێت هۆی سکاڵا دروستەکە و سکاڵەکانی نەخۆشی گوێچکەینەوە بۆ نمونە عدم انتظام نبضات القلب يعني كاتك لێدانی دڵ تێکەچێ ئەبێتەوەی گێژبوون کاتە گێژبوون شەر نییە مەرج نییە هەر بەهۆی نەخۆشیەکانی گوێچکەی ناوە دروست بێ یەکی لە سکاڵاکانی نەخۆشی گوێچکەی ناوە ئەڵێ دکتۆر من هەستەکەم کاڕۆم بەڕێگا تەوازنم تەواو نییە احتیمالە گوێچکەی ناوە بێ احتیمالە قاچێکی تەواو نەبێ کەواتە ئێمە ئەبێ وەکو قسەکەی جەناب دوود ئەبێ بزانین هۆکاری نەخۆشیەکە ئایا لە قاچایە یاخود لە جوایە باس لە زرنگانەوە کرد دکتۆر ینی ئەو لای من بۆتە پرسیاریانی هەندێک بابەت کەم تا زۆر بێت گوێبیستی ئەبیت باز لە زرنگانەوە دەکرێت ئەوانی کە تەمەنێکی زۆریان هەیە باز لەوە دەکەن کە بەردەوام گوێم ئەزرنگێتەوە منە گوێیەکم وایە گوێکی ترم وانە ئەمە پەیوەندی بەم بابەتەوە هەیە لە دەستدانی هاوسانگی هەیە ینی ئەو کەسە دووچاری بۆ تۆ درێژخایانە لەگەڵی بەڵێ ئێمە بڵێ خۆی ئێمە چوار سکاڵامان هەیە پێوەستە بە گوێچکەی ناوە یەکەم لە دەستدانی هەستی بیستن ئەڵە دکتۆر جۆم گران بووە کەواتە گرانبوونی گوێ یەکێکە لە سکاڵاکانی نەخۆشیەکانی گوێچکەینەوە ئەمە یەک دوو گێژبوون و سەرسوڕان ئەمە دوو سێ زرنگانەوەی گوێ چوار ئیزعاجبوون بە سەوت ئەڵە دکتۆر مناڵ کە ئاقیژێنە من پێ ئیزعاجەم چوار سکاڵا هەیە زیاتری نییە ئەو چوار سکاڵایە سەبەبەکانی نەخۆشی گوێچکەینەوەیە یەکێک لەو نەخۆشیانەی ترکە ئێمە باسی دوانمان کرد زیاتر باسی جوڵەی کریستاڵ زائیدن شەقیقەی هاوسەنگی یەکێکی تر لەو نەخۆشیانەی کە دووچاری گوێچکەینەوە بێ بریتە لە نەخۆشی مینێر لە ناو گوێچکەینەوەیە شلە هەیە ئەم خانە هەستیارانە لە ناو شلەیە وەکو مەلەکەن وایە وجودی ئەم شلەیە پرۆتێکشنە چۆن مناڵ کە لە دایکە بێ لە سکی دایکە شلەمەنیەکێ مناڵەکە لە ناو شلەکە سەبەب ئەو شلە بۆچی یعنی هەیە کە مناڵیتیە لەبەرەوەی کە ئەو شلەیە حیمایەکە شۆکە بزۆربند یعنی ئەگەر سۆفا و دایکە حاملەیە بکەوێت زۆر عزیێتی مناڵەکە ناگە لەبەری مناڵەکە لە ناو چیایە لە ناو شلەیەکە نفسی شت بەنسبەت گوێچکەی ناوەش خانە هەستیارەکان لە ناو شلەیەکان بۆ ئەوەی ئەگەر سۆفا عزیێتێکی گەشت ئەو شلێ نایە لە خانە هەستیارەکان زۆر نەخۆش بکەونی عزیێتی ئەمگا نەخۆشی مینێر ئەو شلێ زۆرە بێ سەخت بەیاکە زەخت دروستەکە لەسەر خانە هەستیارەکان دەبێتە هۆی دروستبوونی زرنگانەوەی گوێ یەکێک لەو نیشانانەی کە نەخۆشی مینێرەکە بێجگەلەوەی گێژە بێ و زۆر سەریە سوڕێ و دڵی تێکەڵەوە ئەڕشێتەوە ئەڵێ دکتۆر گوێمە زرنگێتەوە بەس ناڵێ ئەزرنگێتەوە ئەڵێ گوێم هاڕێیت چکە بۆ قدرەتی لەشی ئینسان گوێچکەی ئینسان بۆ بیستنی دەنگەلەرەکان لە 20 هێرتزەوە دەست پێکا بۆ 22 کیلو هەرتز یعنی چۆن یعنی قدرەت گوێ ئینسان گوێ لە دەنگی تۆنی بەرزیشەیە گوێ لە تۆنی نسمیشەیە حدودی بیستنی گوێچکەی مرۆڤ بۆ دەنگەلەرەکان 20 هێرتز بۆ 22 کیلو هەرتزە 20 هێرتز یعنی دەنگی نزم مەبەستم نەک کابرا بە دەنگی نزم قساکە یعنی تۆنی نزم
دۆ ڕێ می فا سۆ لا سی دۆ چییە؟ فریکوێنسیەکی نزمە سی فریکوێنسیەکی بەرزە بۆیە هەر کاتێک منطقەی فریکوێنسی یا تۆنی نزم تووشی نەخۆشی بوو نەخۆشەکە ئەڵێ دکتۆر من گوێم هاژەیەت یا ئەڵێ هاڕێیەت بەس ئەگەر تۆنی بەرز تووشی نەخۆشی بوو ئەڵێ دکتۆر گوێم زیکەیەت ئەبە و شێوەیە بەڵام ئەوەی تۆنی نزم هەڵە کەواتە تۆ هەر بە قسەکردنی نەخۆشەکە بە شێوازی دەربڕینی شێوازی ئەو زرنگانەوەی کە لە گوێی نەخۆشەکەیە تۆ زانین چ منطقەیە لە گوێچکەی ناویانە خۆش کەوتووە لە مینێرە ئەو مینێری کەوتمانە و ئاوە زۆرە بێ بیدایەتی نەخۆشیەکە ئەڵێ دکتۆر ئەو هاڕێی جۆم وەکو دەنگی مەکینەوە یاڵە وەکو دەنگی مۆلیدەوەە چکە دەنگی مۆلیدە لۆ فریکوێنسیە نزمە ینی یەک گوێ شوای لێت وانە یەک گوێ جاری واشێ بەداخەوە کەم جار لە نەخۆشەکانە هەردوو گوێی تووشیەوە نەخۆشی هەبێ زۆر باشە زۆربوونی ئەو ڕێژەی شلەی کە تۆ باسەکەی کاریگەری لەسەر جوڵی کریستالەکان دروست ناکات دکتۆر دیسانەوە هاوسەنگی تێک بدات بێجگەلەوەی کە نەخۆشیەکە خۆی تووشی نەخۆشی مینێرە بێ بەڵام هەندێک ئەو نەخۆشانێک کە ڕۆخۆشی مینێران هەیە مینێریانی وکتمان بەرزبوونی ئەو شلەمە زیادبوونی شلەمەنەکە ئەبێتە هۆی کریستالەکانە جوڵێنێ یعنی ئەبێ بە دوو نەخۆشی نەخۆشەکەی بۆ لای تۆ دوو نەخۆشی هەیە یەکێکیان مینێرە یەکشان کریستالەکان جوڵەیەکی غێرەتیادی بۆ کراوە سەبەبەکەشی ئەوە لە مینێرەوەی لێ هاتووە ئەو جار تۆ کریستالەکە چاکەکەی دەبێتەوە شوێنی خۆی دوایش عیلاجەیە تێ بۆ مینێر دکتۆر پەتای وەرزی ڕەتی من بابەتەوە هەیە بۆ منە ئێستا لە وەرزی پاییزین زۆر دووچاری پەتای وەرزی و ئەم بابەتە نابینەوە بۆن منە بەشێکی هەستیاری هەیە بە تۆز و خۆڵ و باو ئەمانە ڕەتی بەم بابەتەوە هەیە بەڵێ کەواتە ئێستا چوینە سەر نەخۆشی چوارم نەخۆشی یەکەم وتوان کریستالەکە بوو هی دووەم شەقیقەی هاوسەنگی هی سێم نەخۆشی مینێت کە ئاوزیاکە هی چوارەم هەڵامەتی دەماری تەوازن دەماری هاوسەنگی گوێ ئینسان دەماری ڕقامش تەغزیەکە یعنی گوێی ناوە پێکاتۆ لە دوو بەش بەشێکی پێوتری کۆکلیا پێوەستە بە بیستنەوە دەماری بیستنیەوە دەرەچێت بەشێکی پێوەستە بە هاوسەنگیەوە دەماری هاوسەنگی لێ دەرەچێت دەماری بیستن و دەماری هاوسەنگی هەردووکیان یەک دەمار دروستەکەن پێوترێت دەماری ڕقم هەشت کەواتە دەماری ڕقم هەشت دوو دەمارە لە ئەساسا دوو دەمارە بەشێکی پێوەستە بە هاوسەنگیەوە بەشێکە پێویستە بە بیستنەوە ئەم پەتای وەرزەی کە تۆ باسی کرد احتیمالە ئەم ڤایرۆسە پەلاماری یەکێک لە دەمارەکانمە ئەگەر پەلاماری دەماری بیستنیە شخصەکە بەداخەوە لە پڕێکاڵە دکتۆر من دوێنێ هیچ عیبم نەبوو بەس دوێنێ هەڵامەت هێشتێکم توش بوو ئەم ڕۆستا ئەم گوێمیش ناکە کە ئەینێری بۆ فەحسێرێکی بەداخەوە دەماری گوێ بەتەواوەتی نیوەی لە دەستاوە بۆی هەڵامەتەوە گوێی گران بووە ئەمە نیە بڵێ گوێی کپە ئاوێکی تێچووە تۆزێکی تێ گوێی گران بووە دەمارەکە گران بووە کەمە حاڵەتێکی زۆر ئیمەرجنسیە کتوپڕابێت زۆر وەکو ڕیخۆڵەکیۆر و وەکو خوێنبەربوون عیلاجێکی ئەوەنە کتوپڕابێت زۆر فریایکەوی حاڵەتی دووەم پەلاماری دەماری بیستنی نەیەوە پەلاماری دەماری هاوسەنگیەوە نەخۆشەکەی لە دکتۆر من دوێنێ هەڵامەتم کرد یا دوو ڕۆژ لەم هەڵامەتم کرد ئێستا ئەم بەیانی هەستان لەخۆ ئەم دنیا سوڕێتەوە بە بەردەوامی ئەو مەسەلەن 8 ساعتە 9 ساعتە من دنیا سوڕێتەوە لە بەرچاوم و لەگەڵ یا دڵم تێکەڵێ ئەڕشێمەوە ناتوان بجوڵێمەوە بە جوڵانەوە پاڵکەوتم دنیا سوڕێتەوە بۆچی چکە ڤایرۆسەکە پەلاماری دەماری هاوسەنگیەوە ئەمە نەخۆشی چوارەمە کامیش هەر باوە زۆر باوە پێوتری هەڵامەتی دەماری هاوسەنگی ئەمی شکرێک کورتخان بێ یا درێژخان بێ ئەمەیان تەبان لە 4-5 ڕۆژ یەکەمان نەخۆش هەر ناتوانێت بجوڵێ ئەبێ داخلی کەی مخەزی بۆ واسی ئەو عیلاجانەی بێتێکە نیشانەکە و سکاڵەکان کەم کاتەوە جارێکی تر هەر پەتای وەرزی جاری وا هەیە حاڵەتەکە زۆر تومتیشە پەتاکە پەلاماری هەردوو دەمارەکەیە دەماری بیستنیش و دەماری هاوسەنگیش یعنی دەماری ڕقم هەشت تووشی التیهابە بێ یاخود گوێچکەی ناوە خۆیش لەمەنیەکە التیهابەکە ئەو شلەی کە لە ناو گوێچکەی ناوەیە التیهابەکە بەکتریا چێتە ناوی هەموو خەلایەکان لە دەستەیە بۆیە بەداخەوە نەخۆشەکە هەم هەستی بیستن لە دەستەیە هەم هەستی هاوسەنگ دکتۆر گوێ لێ شتێک نابێ بەتەواوەتی بەتەواوەتی ئەگەر بەکتریا پەلاماری ئەو شلەیە بە وە بێتەوەی مردن یا شکانی هەموو خانە هەستیارەکان ئێتر ئەو شخصە بەتەواوەتی و جۆی کڕبێ یعنی ئەمە حاڵەتێکە بێ وەکو پێم وتی زۆر حاڵەتێکی ئیمەرجنسیە حاڵەتێکی زۆر کتوپڕە کە تۆ ئەبێ بە فریای بکەوی لە لەحەزات ینی بە سەعات زر دوا بکەوێ نەخۆشەکە خراپتر بێ وەزی زۆر باش ئەمێ بەس لە بابەتێکی دیکە بکەین دکتۆر هەندێک جار کەسانێک دەڵێن تووشی ڕووداوێکی هاتوچۆ بووم زەبرێکم بەرکەوتووە لە دوای ئەوە من بۆ ماوەیەکە هاوسەنگیم تێکەچێت ئەمە دیسانە ئەتوانین پێوەستیکەینەوە بە گوێچکەی ناوەڕاستەوە ئەم پرسیارانە زۆر ڕێک پێکە بالضبط گوێچکە طبعا خانە ئەستێرەکانی گوێچکەی ناوە زۆر ناسکە سەیریکە
خواکە گوێی دروست کردووە حیمایەکی زۆر گەوری بۆ دروست کردووە پێش هەموو شتێک لە سێ قاسەیە قاسەی یەکەم کەلەی سەرە کەلەی سەر یەکێکە لەو قاسانەی کە گوێچکی ناوە حیمایەکە یەک دوو ئێسقانی گوێچکە دووەمین ئێسقانی سەختە لە کەلەی سەرە ئەمە قاسەی دووەم یعنی بێجگە لەوێ ناو کەلەی سەرایە لە ناو ئێسقانی گوێچکەشە سێم ئەو ئێسقانی کە دەوری گوێچکی ناویەوە سەختترین ئێسقانی گوێچکەیە ئێسقانی لەشی مرۆڤە ئەو ئێسقانی کە دەوری گوێچکی ناوەیەوە ئەمە سێ چوارەمیش وتمان شلەمەنی هەیە لە ناو گوێچکی ناوە هەر بۆ حیمایی چی خانە هەستیارەکان لەبەری ئەم خانانە ئەوەنە هەستیارن ئەوەنە حساسن ئەوەنە ناسکن خوا بەم شێوەیە حیمایی بۆ دروست کردووە بەڵام ئەمەش بە دەرنیە لەوەی کە تووشی زەربە ببێ بۆ نمونە کابرا تووشی حایسەیەکی سارابێ کە لەی سەری شێشکێ و قاعدەی سەری شێشکێ لەبەرەوە گوێچکی ناوە تووشی زەبرە بێ جاری وایە درزە بە نزیفە چێتە ناو گوێچکی ناوە ئەمە یەک جاری وایە ئەوەنە زەبدەکە بە قووەت نییە ئیشلەقێنێ کە شلەقا کریساڵەکان ئەجوڵێنیەنە دەرەوە ئەچنە ناو شلەمەنیەکەەوە بێتەوەی گێژبوون کەواتە بە گوێری ڕادەی توندی زەبرەکە بەڵێ زەبر کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەسەر گوێچکەی ناوە و زەبر یشێکە لەو هۆکارانەی کە دەبێتەوەی دروستبوونی هەم لە دەستانی بیستن بیستنەکە عیلاقی بە کاتی بێ یاخود هەمیشەیی بێ هەم لە دەستانی هەستی هاوسنی بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر شێرکۆ سعید پرۆفیسۆر یاریدەر لە نەخۆشیەکانی گوێ و گێژ سپاس بۆ دکتۆر سپاس بۆ زانیاریەکانت بێگومان لەگەڵ